لە حوتەمین فیستیڤاڵی بەهارەوە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە سڵاوی خواتان لێبێ. فیستیڤاڵی بەهاری ئەمساڵ تەواو جیاوازە. ئەو براند و مارکانەی بەشداری ئەم فیستیڤاڵەیان کردووە شتی جوان و تایبەت و دیاری بە نرخیان بۆ ئێوە داناوە. لەم گەشتەیە لەگەڵما بن بزانن ئەمساڵ چیمان بۆ کردوون. تەماشای ئەم باخ و باخاتە پڕخورمایە کە نەمە مەزرعی خورمایە و ئێمە ئەمساڵ خورمای عێراقی دەرەجەیەکمان بۆ هێناون. بێری یەکێکە لەو بەشداربوانەی کە هەموو ساڵێک بەدەیان براند و بەرهەمی جیاواز بەشداریەکە. ئەم ساڵ سوپرایزە گەورەکەی بێری بریتە لەو داشکانە زۆرەی کە کردوێتی بۆ سەرجەم بەرهەمەکان. لە ناویانە بەشی شیرەمەنی دۆیەکیان هەیە هەر حەزەکەی ئەم ڕەمەزانە لەسەر سفرە بێ و بەمە ڕۆژ و بشکێنیت. وەرن بۆ بێری و لە حوتەمین فیستیڤاڵی بەهارە تام و چێژ و لەزەت لە بەرهەمەکانیان وەرگرن. توند لەسەر چەوری، نەرم لەسەر پێست. ئەمە شیعاری فێرسە. فێرس پاکەرەوەیەکی زۆر جیاوازە. کارگەکەی لە ناو شاری سلێمانیە و ئینتاجێکی جوانەکە بۆ هەموو عێراق. ئەوەی بەلای منەوە جێگای ڕێز و شانازیە بۆ ئەم نەتەوەیە، ئەویش ئەوەیە لەسەر هەموو براندەکانی و لەسەر هەموو بەرهەمەکانی حساباتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کراوە، واتە نووسینی نابینایانی لەسرە بە کوالێتێکی زۆر بەرز، بە تایبەتمەندیەکی زۆر جوان کە من بۆ خۆم بینیم وتم ڕەنگە دەبەی بە 5,000 بێ، تەنها 1250. بەڕاستی فێرس شایەنی ئەوەیە کە سەردانی بکەیت و بەکاری بێنیت. ئەم قاپانەی ڕۆشن هەمووی براندی ئەڵمانی و یابانی و ڕووسی و ئێرانین، بەرهەمی زۆر تایبەت و جیاوازن. بۆ نمونە ئەم تاقمە زاخاوی ئاڵتونە، ئەم پەرداخە زاخاوی زی و ئاڵتونە. من زۆر حەزم ئەلەمە کرد. ئەمە ڕووسیە، بەم قەمسەڵە ڕووسیەوە نییە، چایتیا بخۆرەوە حەلی نییە. سەردانی حوتەمین فیستیڤاڵی بەهارکەن و وەرن بۆ شوشەواتی ڕۆشن بەڕاستی جیاوازە. کۆمپانیای پشتیوان ئەنوەر کۆشکێکی دروست کردووە لە پاکەرەوەکان بە دیزاینێکی زۆر جوان و تایبەت و ناوازە، بە دیاری بە خەڵات جا چی نەکردووە. لێرە توانن بێن بەرهەمەکانیان ببینن لە نزیکەوە کە بریکاری فەرمی پاکەرەوەکانی لە میس و تۆریم بەرهەمەکانیان کوالێتی و تایبەتە. لە حوتەمین فیستیڤاڵی بەهارە داشکانیان کردو و سەردانکەن.